پەرلەمانتارێکی تورکمانی داوا لە پۆلیسی نێودەوڵەتی دەکات بە تۆمەتی دزی و بەهەدەردانی سامانی گشتی نەجمەدین کەریم پارێزگاری لە سەرکار لابراوی کەرکووک دەستگیر بکات و ڕادەستی عێراقی بکاتەوە. جاسم محەممەد بەیاتی ئەندامی ئەنجومەنی نوێنەران و ئامینداری گشتی یەکێتی ئیسلامی تورکمانی عێراق لە لێدوانێکیدا داوای لە پۆلیسی ئینتەرپۆڵ و حکومەتی ئەمریکا کرد نەجمەدین کەریم پارێزگاری لە سەرکار لابراوی کەرکووک بگەڕێنێتەوە و ڕادەستی حکومەتی عێراقی بکات. بەیاتی ئاماژەی بەوەش داوە بە پێی بەدواداچوون و لێدوانی ژمارەیەک پەرلەمانتاری بەغدا و کوردستان بڕی 6 ملیۆن دۆلار لە داهاتی نەوتی کەرکووک دیار نییە و نەجمەدین کەریم بەرپرسە لە دیارنەمانی ئەو پارەیە کە دەگوترێت خراوەتە سەر ئەژماری تایبەتی بانکی ناوبراو. لەلایەکی دیکەوە ئاڵا تاڵەبانی ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند نەجمەدین کەریم بڕی 62 ملیۆن دۆلاری لە پارەی پترۆ دۆلار وەرگرتووە. وتیشی ئەو پارەیە هی فرۆشتنی 6 مانگی نەوتی شارەکە بووە با تایبەت لەو بیرەنەوتانەی لاژێر دەستی کۆمپانیای کاردا بوون. تاڵەبانی ئاماژەی بەوەش داوە چەند بەڵگەنامەیەک لەبەردەستدان پشڕاستی دەکەنەوە کە ئەو بڕەپارەیە ڕادەست کراوە لە کاتێکدا ئیدارەی پارێزگای کەرکووک هیچ بڕە پارەیەکی بەدەست نەگەیشتووە. پێشتریش نیازی میعمار ئۆغڵۆ بڕیاردەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بوو نەجمەدین کەریم ماگانە بڕی 10 ملیۆن دۆلاری لە حکومەتی هەرێم وەرگرتووە لە پشکی ئەو نەوتەی لە کێڵگەنەوتەکانی کەرکووکەوە هەناردەی دەرەوە کراوە. ئاماژەشی بەوەش داوە تا ئێستا ناوبراو 64 سکاڵای یاسایی لەسەر تۆمار کراوە. هاوکات هەفتەی ڕابردوو عەلی حەمەساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بوو لە ماوەی 12 مانگی ساڵی 2016 و 6 مانگی یەکەمی 2017 بڕی 182 ملیۆن دۆلار لە پارەی پترۆ دۆلار دراوەتە کەرکووک. ئاشکراشی کرد بڕی 6 ملیۆن دۆلار لەو پارەیە نەگەیشتوتە دەست ئەنجومەنی پارێزگای کەرکووک و خراوەتە سەر حیسابی بانکی نەجمەدین کەریم لە بانکی کوردستان.